وەزیری تەندروستی سەردانی ئیدارەی ڕاپەڕینی کردو لە نەخۆشخانەی گشتی چوارقوڕنە چوار هۆڵی نەشتەرگەری کردەوە و بە دوواداچوونیش بۆ گرفتە تەندروستیەکانی سنوورەکە دەکات. چوار هۆڵی نەشتەرگەریمان کردەوە بۆ خەڵکی ئەم دەڤەرە. دیارە ئەو هۆڵان نەشتەرگەریانەی ڕانیە ئیسا نۆژە نەکرێتەوە، بۆیە ئەمە هۆڵانە دەخرێتە ئیش و دواتریش هەر بەردەوام دەبێت لە ئیشکردن. بۆیە من سوپاسی کاکتۆر هیوا و سوپاسی ئەو ستافاکەم کە سەرڕای ئەو قەیرانە داراییە و سەرڕای کێشە و کەم و کوڕەکان بەڵام توانیوانە خزمەتگوزاری تەندروستی بەردەوام بێ. و ئێمە کە وەک تیمێک هاتووین وەکو بەڕێوەکو وەزارەتی تەندروستی و وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و دەستگای تەندروستی پێشمەرگە هاتووین بۆ ئەوەی بزانین بۆ ئەم دەڤەرە چیمان پێکرێ و هەمومان یارمەتی ئەم سێکتەری تەندروستی بین لەم دەڤەرە بۆ ئەوەی خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکەین. سەبارەت بە تەواو نەکردنی نەخۆشخانە 291 قەڵەوێرەیەکەی ڕانیەکە لە ساڵی 2012ەوە بە گوژمەی زیاتر لە 107 ملیۆن دلار لەلایەن کۆمپانیەکی تورکیەوە دەستکراوە بە دروستکردنی و دوای 5 ساڵ تا ئێستا تەواو نەکراوە. وەزیری تەندروستی لە وەڵامی پەیامدا وتی: ئێمە عقدی خستەخانەی 400 قەڵەوێرەیەمان هەڵنەوەشانێتەوە. هەر ئەمرێک هاتووە لە ئەنجومەنی وەزیرانەوە، ئەمرێک هاتووە ئەڵێ تۆ کە نتوانی پارە بدەی بە مقاول ئازادە خۆی سەرپشک بێ، هەڵی وەشێنێتەوە یا هەڵی نەوەشێنێتەوە. و من بیرمە یعنی 4-5 مانگ ئەمرم ڕاگرت. دوایی بەشی قانونی هاتن بۆ لای من وتیان کاگتۆر ئەمە سمێنی ئەچێ لە محکەمەش کاتمان لێکات، داوای تعویزمان لێکات، چونکە ئەم ئەمری ئەنجومەنی وەزیرانی پێوە بە قانونیەن ئەبێت تۆ بە قانون تەعامل بکەیت. هاوکات سەبارەت بە گرفتە تەندروستیەکانی سنوورەکە و سەرپەرشتی نەکردنی زۆربەی دەرمانخانەکانی ناوچەکە لەلایەن پزیشک و کارمەندانی دەرمانسازەوە، ڕێکەوت حەمە ڕەشید پرسیارەکەی پەیامی پشتڕاست کردەوە و وتی لێپرسینەوە لەو حاڵەتە دەکەین. مۆزوعی دەرمانخانە و کۆگا و قسەی تۆ تەواوە، قسەکەت ڕاستە. بۆچیش ڕاستە؟ چونکە ئێمە هەر کەسێک چووە، من ئەو ڕۆژە لە ئەنجومەنی وەزیرانیش باسم کرد، هەر کەسێک هەر سندیکایەک چووە قانونێکی تایبەتی بۆ خۆی هێناوە لە پەرلەمانی کوردستانەوە. قانونەکە ئاوایە کۆگا و دەرمانخانە بە قانون بەسەر بە ئێمە نین، سەر بە سندیکای دەرمانسازانی کوردستانە. ئێمە پێش ساڵێک قانونێکمان ئامادە کردو پێوتە قانونی ئەنجومەنی پزیشکی. ئەو قانونی ئەنجومەنی پزیشکی هەموو ئەو دەسەڵاتانە ئەگەڕێتەوە بۆ ئەو ئەنجومەنە، هەموو ئەو دەسەڵاتانە لەو پزیشکانە، مەسەڵەن عیادەی دکتۆر سەر بە سندیکای پزیشکانە، عیادەی بڵین دەرمانخانە سەر بە سندیکای دەرمانسازانە، عیادەی پزیشکی ددان سەر بە سندیکای دکتۆرانی ددانە. لەبەر ئەوە من پێم وایە ئەوە ڕێی خۆمە و ڕێی زۆر خەڵکیشە بۆ ئەوەی مافی هاوڵاتی بەرچەستە بێ، ئەبێ ئەو سندیکایانە ئیشیان ئەوە بێ کە دیفاع لە حقوقی ئەندامەکانی خۆیان بکەن، بەڵام ئەبێ وەزارەت و ئەو ئەنجومەنە پزیشکیە دیفاع لە حەقی خەڵکە. لەبەر ئەوە بەپێی قانون ئەبێ بکرێت. بەڵام هەر ئیجراعاتیشمان کردووە، چەنەها کۆگامان داوەتە دادگا، چەنەها دەرمانخانەمان داوەتە دادگا. لەم چەند ڕۆژەی پێشوە لە هەولێر چەند دەرمانخانەیەکمان داخستووە، چەنەها کۆمپانیامان داوەتە دادگا. بەڵام ئەگەر بەپێی یاسا بڵێ یاساکە ئاوایە. لە هەرێمی کوردستان کەرتی تەندروستی شاوشێوەی کەرتەکانی تر ڕوبەڕووی قەیران بۆتەوە و هاوڵاتیان گیرۆدەی گرانی دەرمان و خراپی خزمەتگوزاریە تەندروستیەکانن. هەر بۆیە بە ناچاری و بە گیرفانی خاڵیانەوە خەڵکی بۆ چارەسەری نەخۆشیەکانیان پەنا بۆ نەخۆشخانە تایبەتەکان دەبەن. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.